خزمەتگوزاری تەندروستی و دەرمانی دیسان کەم دەبێتەوە. لە ساڵی 1404 دا ئاستی دابینکردنی خەرجیەکانی دەرمان لەلایەن دەوڵەت و سندوقەکانی بیمەوە کەم دەبێتەوە و دیارە کەمی ئەم خەرجیانە دەبێت لە گیرفانی خەڵک بدرێت کە دەبێتە هۆی دروستبوونی کێشەی جددی. کرێکارێکی خانەنشین کە چارەسەری شێرپەنجەی هاوسەرەکەی بەناچار وەستاوە بە ڕۆژنامەنووسی ئیلنا دەڵێت لە درێژەدان بە دەرمان پاشگەز بووینەوە، وازمان لە دەرمان هێنا، ئێمە خان و مڵکمان نییە کە بیفرۆشین و بەردەوام شیمی دەرمانی بکەین. ئەو باسی دەرمانگەلێک دەکات کە پارەی کڕینیان لە مانگێکدا لە 3 مانگ موچە کە دەوڵەت دەیدات بە خانەنشین زیاترە. وەستانی بەناچار و نەویسراوی چارەسەری نەخۆشیە تایبەتەکان ڕووداوێکی دەگمەن نییە. ئەندامانی کانونەکانی خانەنشینی باز لە خانەنشینانێک دەکەن کە بەردەوام بۆ وەرگرتنی وامی زەروری سەردانیان دەکەن، بەڵام سەرکەوتوو نابن لە وەرگرتنی. ئامانجی زۆربەی ئەم خانەنشینانە لە داواکردنی بەردەوامی وام، دابینکردنی دەرمانەکانی نەخۆشیە تایبەتەکان بۆ یەکیان ئەو پەڕی 2 مانگە و کاتێک سەرکەوتوو نابن لە تێپەڕانی حەوتخانی ڕۆستەم و وەرگرتنی لانیکەمی وامێک کە دەستیان بە هیچ شوێنێک ناگات بێخەیاڵی دەرمان دەبن. دۆخی دەرمانی کرێکاران و خانەنشینەکان بە داهاتی جێگیر و کەم لە ساڵی ڕابردوو گەیشت بووە قۆناغێکی قەیراناوی، بەڵام بێگومان ناخۆشی دۆخەکە لە ساڵی نوێدا چرتر دەبێتەوە. لەلایەکەوە نرخی دابینکراو بۆ دەرمان و ئامێری پزیشکی لە ساڵی نوێدا لابراوە. زستانی پێشوو کیانوش جەهانپور وتەبێژی پێشووی وەزارەتی تەندروستی ئاگاداری دابوو کە لابردنی نرخی دابینکراو بۆ دەرمان و ئازادکردنی نرخەکان بەبێ پشتیوانی دەوڵەت لە بەکارهێنەران دەتوانێت لە مانگەکانی سەرەتای ساڵی داهاتوو ببێتە هۆی گرانبوون، کەمیاببوون و کەمبوونی زۆری دەرمان. دەوڵەت ساڵی پێشوو نرخی دیاریکراوی دەرمانی لە 4200 من بۆ 28500 من زیاد کرد و ئێستا بۆ ساڵی نوێ ئەم نرخی گەیاندوتە 38500 من. بە بۆچوونی ئێمە لە ساڵی نوێدا شاهیدی لانیکەم 40 تا 50% زیادبوونی نرخی دەرمان دەبین. هەندێک دەرمانساز لیستی نرخی نوێی خۆیان لە مانگەکانی کۆتایی ساڵی پێشوودا بڵاو کردەوە و بینیمان کە بەشێک لەوانە تا سنووری 400% زیادبوونی نرخیان هەبووە. بەڵام لەلایەکی ترەوە نرخی دەرمان لە بەشە جیاوازەکاندا زیادبوونی بەرچاوی هەبووە، هەم دەرمان هەم ئامێری پزیشکی و هەم نرخی مانەوە و چوونەوە بۆ کلینیک زیادی کردووە، تەنانەت سەردانی پزیشکەکانی زیاتر بووە. لە ڕۆژەکانی سەرەتای مانگی خاکەلێوە ڕێکخراوی خۆراک و دەرمان هەواڵی پەسەندکردن و ڕاگەیاندنی نرخی خزمەتگوزاریەکانی دەرمانی ساڵی 1404دا. لەم ڕاگەیاندنەدا نرخی بابەتە جیاوازەکان لەوانە چاودێری و بەڕێوەبردنی کاری دەرمانی و نوسخەپێچی سەرەپایی بۆ نەخۆشە بەستەری کراوەکان گران بووە، تەنانەت خەرجی بەستەبەندی دەرمان بە مۆڵەتی ڕێکخراوی خۆراک و دەرمان زیاتر بووە. لە مانگی ڕەشەمەدا سەرۆکی ڕێکخراوی خۆراک و دەرمان هەواڵی زیادبوونی نرخی دەرمانیدا بە مەرجی جێگرکردنی نرخی دراو لە ساڵی نوێدا، مەرجێک کە هەڵبەتە نەهاتووەتە دی. پیرساڵحی لە هەمان کاتدا ئامێرەکانی پزیشکی وەک تووشی گرانبوون وەسف کردووتی لە بواری ئامێرەکاندا چونکە دراوی ئامێرەکان لە 4200 من بۆ 28500 من دەگۆڕدرێت، لەوێ نیگەرانیمان لە زیادبوونی نرخەکان هەیە. لە ڕێبەندانی ساڵی پێشوشدا عەلیڕەزا چیزەری سەرۆکی کۆمەڵەی پیشەیی بەرهەمهێنان، دابینکردن، دابشکردن و هەناردەکارانی ئامێری پزیشکی و دەرمانی وتی لە حاڵەتی لابردنی دراوی هەرزان بۆ ئامێری پزیشکی نرخێم ئامێرانە نزیکەی 7 هێندە دەبێت. هەڵبەتە لەوانەیە لە ساڵی 1404دا دراوی هەرزان بۆ هەموو ئامێرەکان بە یەکجاری لا نەبرێت، بەڵام ئەگەری ئەوە هەیە بڕی تەرخانکراوی دراوی دەوڵەتی بۆ ئامێری پزیشکی لە ساڵی داهاتوودا کەم بکرێتەوە. گرانبوونی ئامێری پزیشکی قەیرانێکی گەورەیە بۆ نەخۆشەکان. بۆ نمونە لە ڕێبەنداندا پرۆتزێکی ئەژنۆ نزیکەی 10 تا 15 ملیۆن نرخی بوو، بەڵام لە گەڕانێکی مەیدانی و ئینتەرنێتی لە ناوەڕاستی خاکەلێوەدا گەیشتینەوە ئەنجامە کە نرخی ئەو کالایە لانیکەم 50% زیادی کردووە. هەڵبەتە دەردەکەوێت کە هەبوونی ئەم ئامێرانە لە هەندێک سیستەمی فرۆشی ئینتەرنێت بەهۆی چاوەڕوانی بۆ نرخی نوێ زۆر سنووردارە. گرانی دەرمان لێرەدا کۆتایی نایێت، تەنانەت نرخی سەردانی پزیشکانیش لە ساڵی نوێدا زیادی کردووە. نرخەکانی پزیشکی ساڵی 1404 بە ڕێژەی 46% زیادی کردووە. ئەم ڕێژەی زیادبوونە بە بەراورد لەگەڵ زیادبوونی 28, 24 و 35% لە 3 ساڵی ڕابردوودا بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆی دیوە. بەڕاگەیانی نرخی نوێ سەردانی پزیشکانی شارەزا لە ناوەندەکانی تایبەتدا لانیکەم گەیشتووەتە 320,000 تمەن و پزیشکانی تایبەتمەند لانیکەم گەیشتووەتە 380,000 تمەن. کۆی ئەم هەڵاوسانە ترسناکانە چی بەسەر چارەسەری کرێکاران و خانەنشینەکان دەهێنێت؟ هەموو ئەوانەی کە ساڵی ڕابردوو ناچار بوون واز لە دەرمان و چارەسەر بێنن، ئەم ساڵ لەگەڵ ئەم زیادبوونە سیر و سەمەرانەی خەرجی دەرمان تووشی چه حاڵەت و ڕۆژێک دەبن.
علی ڕەزا حەیدەری پسپۆڕی ڕێفاه و دەرمانی کۆمەڵایەتی لەم بارەوە دەڵێت بە ئەگەری زۆرەوە خەرجیەکان بەهۆی زیادبوونی نرخەکان و نرخەکانی بواری دەرمان لەلایەن ڕێکخراوەکانی بیمەوە پاڵپشتی ناکرێت. ئەزمون پیشانی داوە کە لە دۆخی ئازادکردن و زیادبوونی نرخی دەرمان پارەدان لە گیرفانی خەڵک زیاد دەکات و دەردەکەوێت کە ئەم ڕووداوە لە ساڵی نوێدا بە توندی زیاتر دووبارە دەبێتەوە. ئەو بە ئاماژە بەوەی کە دەوڵەت پەسەندی کردووە کە نرخی دەرمان بە تێکرا 46% زیاد بکات وتی باری سەرەکی ئەم زیادبوونە لە سەرشانی خەڵک و چینەکانی هەژارە. هەڵبەتە ئەم 46% تێگڕای زیادبوونی نرخەکانە و لە هەندێک بەشدا زیادبوونی نرخ زۆر زیاترە. لەگەڵ ئەمەشدا هەندێک لە بەشەکانی دەرمان بۆ نمونە ناوەندەکانی تایبەت یان پزیشکانی شارەزا بە نرخی ڕاگەیەندرا و پابەند نامێنەوە و بە شێوەیەکی ئاسایی بڕی زیاتر لە داخوازان داوا دەکەن. لە ئەنجامدا قەیرانی دەرمان لە ساڵی نوێدا چڕتر دەبێتەوە. لە ساڵی 1404دا ئاستی پاڵپشتی خەرجیەکانی دەرمان لەلایەن دەوڵەت و سندوقەکانی بیمەوە کەم دەبێتەوە و بێگومان کەمی ئەم خەرجیانە دەبێت لە گیرفانی خەڵک بدرێت کە دەبێتە هۆی دروستبوونی کێشەی جددی. بەوتەی حەیدەری مەترسیەکانی قەیرانی دەرمان لە قەیرانی بژێوی زیاترە چونکە بژێوی دەتوانرێت بە گۆڕینی شێواز لە ئاستێکی نزمتردا بە شێوەیەکدا پۆشێت، بەڵام دەرمان تایبەتە. تاک ناچارە خزمەتگوزاریەکان بە نرخێک کە لە بازاردا دەخرێتە ڕوو بکرێت. بژاردەی تر وەکو دەستبەرداربوون لە وەرگرتنی خزمەتگوزاریەکان و وەستانی دەرمانکردن گیان و تەندروستی خێزانەکان دەخاتە مەترسیەوە. ئازادکردنی نرخی دەرمان ژیانی خێزانە هەژارەکان و سربەچینی کرێکاری خسوەتە پەرۆشیەوە. لەلایەکەوە دراوی دەوڵەتی بۆ دەرمان و ئامێری پزیشکی لا دەبرێت و لەلایەکی ترەوە هێشتا ساڵ دەستی پێ نەکردووە دەوڵەت بەڕاگەیاننێک کە بە قازانجی مافیاکانی هاوردەکردن و خستنەڕووی خزمەتگوزاریەکان ڕێکخراوە بەرەو پێشوازی گرانی زیاتر چووە. دەوڵەت خۆی دەرگای گرانی بنەڕەتیترین پێویستیەکانی ژیانی خەڵکی کردوەتەوە و خزمەتگوزاری دەرەکان لە مۆڵەتی گرانی بە قازانجی قازانجخوازانی بواری دەرمان کە بەڕواڵەت گیرفانەکانیان هەرگیز پڕ نابێت بە باشی کەڵک وەردەگرن. لەم نێوەندەشە موچەگران و کەمداهاتەکان چارەیەکیان نییە جگەلەوەی کەواز لە دەرمان بهێن و فەرمانی وەستان بە ژیان بدەن.